لە ئەساسدا دەتانەوێ ئەم حکوومەتە سەرکەوتو نەبێت. سەرۆکی حکوومەتی هەرێم لەو دانیشتەی کە لە پەرلەمانی کوردستان ئامادە بوو لە وەڵامی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوتی خەڵک ئێمەی هەڵبژاردووە و ئێوەی هەڵنەبژاردووە لە کاتێکدا ئەو پەرلەمانتارانە شەڕی بڕینی قوتی خەڵک و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیان دەکرد. هەڵبژاردنێک کراوە، خەڵک ئێمەی دیوە و ئێوەشی دیوە، دەنگی بە ئێمەداوە بە ئێوەی نەداوە، کەواتە زۆرینەی خەڵک ئێمەی ویستووە ئێوەی نەویستووە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ئاماژە بۆ دەکەن کە بەردەوام لە هەڵبژاردنەکاندا چەندین هەزار دەنگ بەهۆی ساختەکاریەوە پوچەڵ دەکرێنەوە، ئەمەش جگە لە دەیان هەزار دەنگی ساختە کە حیساب کراون. هەروەها دەژڵێن گەر دوو حزبی دەسەڵات ڕاست دەکەن و زۆرینەن بۆچی موچەی قوتی خەڵکی خۆیان دەبڕن. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە بەهۆی بەکارهێنانی هێز و دەسەڵاتەوە لەو ناوچانەی پارتی لێی باڵا دەستا زۆری نەدێنێت و لەو ناوچانەشی یەکێتی لێی باڵا دەست بێت پارتی کەمترین دەنگ دێنێت. هەمان شت بۆ یەکێتیش دروستە. هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەزانی کە یەکێتی و پارتی لە ئەنجامی چە یعنی حکمی هەرێمی کوردستان دەکەن لە ئەنجامی دوو شتی سەرەکی شتێک ئەوەیە لە ئەنجامی ئەو هەڵبژاردنانەی کە لە ڕابردوو ئەنجام درراوە، دوو لە ئەنجامی قووەت و هێز و دەسەڵات کە هەیەە کە تەنەزول لە دەسەڵاتی خۆیان ناکەن، تەنانەت هەندێک جار بە هەندێک شتی یاسایی و نەتیجەی هەڵبژاردیش ڕازینین. هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئەوەی عێراقیش گزارش لە ئیرادەی ڕاستەقینەی دەنگدەری عێراقی و کوردستانی ناکە. ئێمە هەموو دەزانین بەشێکی زۆری خەڵک بایکۆتی هەڵبژاردننی کرد نەچوە دەنگدانەکان. یعنی ڕاستە حکوومەت زۆرینەی پەرلەمانی هەیە، بەڵام زۆرینی جەماوەری نییە. حکوومەت بە پێی ڕقەمە ڕسمیەکانی کە کۆمیسیۆنی ئەلانی کرد کەمتر لە 60 خەڵک چۆتە دەنگدان. ئەو لە 60 نیوەی بەشی کورسیەکانی حکوومەتە. یعنی حکوومەت لە ناو جەماوەر نوێنەرایەتی 30% جەماوەر و دەنگدەر نەک جەماوەر دەنگدەری کوردستان دەکەم. لەبەرەوە ئەو زۆرینە ڕەهایە پێم وایە نەکرێتە ئەو زۆرینەی کە حکوومەت باسی دەکەن نەکرێتە پاساوی ئەوەی کە حکوومەت خۆی دەرباسکە یا خۆی ببووری لەوەی کە خزمەتی خەڵکی کوردستان بکە. پارتی یەکێتی بێکەوە سەتاسی دەنگکانیان هێناوە پاش تەزویر لە ئەسڵدا ئەوان سەتاپازی دەنگکانیان هێناوە و هەموو هەر لە دەمی خۆیانەوە لە کاتی هەڵبژاردنەکانی 2010 پارتی یەکێتی ئیتیهام دەکرد بەوەی کە لە ناوچەکانی یەکێتی تەزویرێکی زۆر کراوە، یەکێتیش پارتی ئیتیهام دەکرد کە لە ناوچەکانی پارتی تەزویرێکی زۆر کراوە. ئەگەر هاتوو خەڵک دەنجی داوان لەبەرچی ئەوان موچەی زۆرینەی خۆیان دەبڕن، یعنی ئەگەر هاتوو خەڵک دەنجی دانێ دەبێ ئەوە موچەکانیان ببڕن لیان بێمنەت بن یان دەبێت زیاتر خزمەتیان بکەن. چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە و بە شەوە ڕۆژێکتەوە ناکرێت و هەموو کەرتەکانیش دەگرێتەوە. ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێم لە پەرلەمان و ناوەڕۆکی ئەو وتارەی پێشکەشی کرد هێندەی دیکە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێهیوا کرد چونکە کابینەی نوێم تا ئێستا نەک خزمەتی پێویستی بە خەڵک نەکردووە بەڵکو نەیتوانیوە موچە بە لێبڕینیشەوە دابین بکات. هەروەها ڕێکاری جددی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی نەگرتۆتە بەر، هیچ بەڵێنێکی دڵخۆشکەریشی بۆ هاوڵاتیان و چینی موچەخۆران پێ نەبووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.